جەنگی ئیسرائیل و ئەمریکا لەگەڵ ئێران بە استراتیژی فریودان. استراتیژی فریودان لە 7 ئۆکتۆبەرەوە بۆ 13 حوزەیران. ئەگەر ئاوەزی خۆمان کۆ بکەینەوە و مێژووی ناکۆکی یان پێکدادانە ئاشکراکانی ڕۆژهەڵاتی ناوین لە دوای 7 ئۆکتۆبەرەوە بەسەر دوو قۆناغدا دابەش بکەین، ئەوە دەبێت بێژ چەند و چۆن بڵین پێش 7 ئۆکتۆبەری 2023 و دوای 13 حوزەیرانی 2025 واتە بزوێنەری مێژووی چارەگی یەکەمی سەدەی 21 و گۆڕانکاری استراتیژی لە نەخشەی ناوچەکەدا لە 7 ئۆکتۆبەرەوە دەست پێ دەکات و لە 13 حوزەیرانی 2025 دەگاتە سەرەتاکانی ڕوونبوونەوەی وێنە تەڵخەکە. لە 7 ئۆکتۆبەری 2023 بە تەواوی بەرەی شەیتانی بچووک واتە ئیسرائیل غافڵگیر کرا. لە دوای ئەو وادەیەوە کۆی یاریە نێودەوڵەتی و ناوخۆیەکان لەسەر هەمان میکانیزم پیادەکران بۆ ئامانجێک. ئەویش گەیشتن بوو بە قوڵایی پایتەختی دایک واتە تاران بە هەمان میکانیزمی غافڵگیری کە حەماس غافڵگیرانە هێرشی کردە سەر کیبوتزەکانی ئیسرائیل. بەواتای ئەوەی چۆن پێم گەیشتی ئاوا پێت دەگەم، بەڵام ڕێگاکانی پێگەیشتن جیاواز بوون. لە زانستی سیاست و استراتیژی سەربازیدا ئەو تاکتیکەی کە لە نێونیشانی بابەتەکە باسمان کردووە بریتیە لە غافڵگیرکردن یان بەلا ڕێدابردن و فریودان لە بەرامبەر نەیارێکی بە ئەزمون و ژیردا کە بە ئینگلیزی پێی دەگوترێت strategic deception. ئەم چەمکە بە شێوەیەکی سەرەکی لەلایەن زانا استراتیژناسەکانی وەک سانتزۆ لە کتێبی هونەری جەنگدا باس کراوە کە دەڵێت هەموو جەنگێک سەرنجڕاکێشە، بەڵام سەرکەوتن پەیوەستە بەوەی کە دوژمن غافڵگیر بکەیت. فریودان چییە و واتای چی بوو بۆ ئیسرائیل؟ فریودان بریتیە لە تاکتیکی درۆ یان فریودانی دوژمن بۆ کەمکردنەوەی ئامادەیی و لاوازکردنی بەرەی بەرگریان. ئەمەش لە ڕێگای پێدان و بڵاوکردنەوەی زانیاری هەڵا خۆنیشاندان بە لاوازی لە کاتێکدا بەهێزیت. وەک چۆن سانتزۆ دەڵێت ئەگەر بەهێزیت نیشانەی لاوازی بدە، ئەگەر لاوازیت نیشانەی بەهێزی بدە. کاتی هێرش بۆ نمونە هێرشکردن لە کاتێکدا دوژمن چاوەڕوانی نەکات. وەک چۆن سانتزۆ دەڵێت جەنگ لەسەر بنەمای فریودان و خێراییە نەک ژمارەی سەربازەکان. ئەم جۆرە تاکتیکانە لە مێژوودا زۆرن. بۆ نمونە لە جەنگی جیهانی دووەمدا ئەڵمانیای نازی لە ژێر ناوی ئۆپەراسیۆنی باربارۆسا هێرشی کردە سەر یەکێتی سۆڤیەت. ئەمەش لە کاتێکدا بوو کە پەیمانی نەهێشتنی هێرش هەبوو. نمونەی دیکە لەم شێوەیە جەنگی یۆم کیپورە لە ساڵی 1973. ئەو کات میسر و سووریا لە ڕۆژی پیرۆزی یەهودیەکان هێرشیان کردە سەر ئیسرائیل کە ئیسرائیل چاوەڕوانی ئەوە نەبوو لەو ڕۆژەدا هێرشی بکرێتە سەر. لە ئێستاشدا نمونەی بەرچاو جەنگی ئیسرائیل و ئێرانە کە پڕاوپڕ بریتی بوون لە ئۆپەراسیۆنی فریودەرانە کە تیایدا ئیسرائیل و ئەمریکا زانیاری هەڵەیان دەنارد بۆ ئێران وەک هەڕەشەی ساختە. هەروەها کاتی هێرشەکان نادیار بوون. ئیسرائیل لەوەدا شارەزایە چونکە پێشتر ئەزمموی ئەم جۆرە هێرشانەی هەبوو. خاڵێکی تر بەکارهێنانی تەکنەلۆژیای فریودەرانە بوو وەک ڤایرۆسی سایبەری ستاکسنێت کە ئێرانی فریودا. لێرەوە دەردەکەوێت کە کۆی ئۆپەراسیۆنەکەی 13 حوزەیرانی ئیسرائیل بۆ سەر ئێران لەسەر بنەمای 3 هەنگاوی استراتیژی وەستا بوو. ئەوانیش فریودان، شۆککردنی استراتیژی و هێرشی پێشوەختە بوون. لە زانستی سیاسیدا و بەتایبەت لە تیۆری استراتیژیدا فریودان بە هونەری شەڕی ناهاوسەنگ ناسراوە کە بیرمەندێکی وە کلاوژڤیتس دەڵێت فریودان ئامرازێکی سەرەکیە بۆ شکست پێهێنانی ئەوەی دوژمن دەیەوێت. بە کورتی ئەوەی ئیسرائیل و ئەمریکا لەگەڵ ئێران کردیان بریتی بوو لە جەنگی فریودەرانە کە لە زانستی استراتیژیدا پێی دەوترێت جەنگ لەسەر بنەمای فریودان. لە ڕاستیدا هەموو جۆر و تەکتیکەکانی فریودان لەم جەنگە بەسەر ئێراندا جێبەجێکران. ئەمەش لە دوای یەکەم ئۆپەراسیۆن بۆ سەر حەماس دەست پێ دەکات. لە تەقاندنەوەی پەیجەرەکانی حیزبوڵڵادا دەگاتە ئاستێکی باڵا تا دەگاتە ڕووخانی ڕژێمی بەشار ئەسەد و دواتریش دانوستانەکانی ئێران لەگەڵ ئەمریکا. وەک هۆکاری فریودەرانە بۆ هێرشەکانی ئیسرائیل لە 13 حوزەیران بینران. هەموو فریودانەکان تا ڕادەیەک لای بەرپرسانی ئێران هەست پێکراو بوون و لە نێوان دوودڵی و پێشپێگرتندا مابوونەوە تا ئەوەی مۆڵەت پێدانی 2 هەفتە بە ئێران بۆ گفتوگۆ لەگەڵ ترۆیکای ئەوروپیش هەمان تەکتیکی فریودەرانە بوو.
چونکە هێشتا 5 ڕۆژ لە هەفتەی یەکەم تێنەپەڕی کە ئەمریکا 3 بنکە ئەتۆمیەکەی ئێرانی بردومان کرد. دواتریش عەباس عێراقچی وەزیری دەرەوەی ئێران بە ئاشکرا گوتی ئەمریکا 3 جار ئێمەی بە بەهانەی دانوستان فریودا. بەپێی ئەم استراتیژەی ئەمریکا و ئیسرائیل بێت هێشتا یاریەکە لەگەڵ ئێران یەکلایی نەبووتەوە و دەشێت هەر خودی ڕاگەیاندنی ئاگربەست جۆرێکی دیکە بێت لە فریودان، چونکە تەواوی پایەکانی جەنگ لەگەڵ ئێران لەسەر بنەمای فریودان دامەسراوە. ئەمە جگە لەوەی تا ئێستا ئامرازە سەرەکیەکەی فریودان کە میدیایە بەدەست ئەمریکا و ئیسرائیلەوە هەر بەکارایی ماوەتەوە و ناوە سەرۆکی ئەمریکا دەڵێت ڕەنگە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران دەست پێ بکەنەوە کە هەر بە هەمان ئامراز پاشکەمێکی تر دەڵێت ئێمە ئەوەی پێیدەوترێت ڕابەری ئێران لە مەرگێکی ترسناک ڕزگارمان کرد، بۆیە پێویستە بە بێ مەرج خۆی ڕادەست بکات. کۆیەم باسا ئەوە ڕوون دەکاتەوە کە هۆکار و ئامانجەکانی فریودان بە ڕوونی لە جەنگی 12 ڕۆژە و پێشتریش دیار بوون. ئەمەش ئەوەمان پێ دەڵێت کە هێشتا ئامانجەکانی فریودان بە تەواوی نەهاتوونەتە دی و دەشێت لە هەر کات و ساتێکدا بێت ڕژێمی ئێران خۆی لە بەردەم تاکتیکێکی دیکەی فریودەرانەدا ببینێتەوە.